مسلمانەکان هاتوون چیان کردووە هەمان ئەوەی سینیەکان بەکارهێناوە بەکارهێناوە دوایی هەمان ئەوەی کە ڕۆمیەکان بەکارهێناوە لە بەکارهێنانی کحول بەکاریان هێناوە بەڵام خۆشیان چیان ئیزافە کردووە بۆ ئەم عیلمە هاتوون بۆ ئەوەی کە ئینسانێ بنجکەن شوێنەکەیان بەستووە بۆ ئەوەی کە خوێنی بۆ نەچێ شوێنەکە سڕ بێ اینجا شوێنەکەیان هەر شتێکیان ویستی بێت یان ناکردووە واتەوەی کە خۆمان پێی وتێ تۆرنیکەیت ئەم طریقیان بەکارهێناوە بۆ ئەوەی کە خوێن هاتوو چۆنەکە و شوێنەکە ئەگەر تەخدیری شتێکت لێدا بمێنێتەوە تایە خاڵی یەکەم خاڵی دووەم مەرحەمی تەخدیریان بەکارهێناوە بۆ ئەو شوێنانەی کە ویستویان هەر کارێکی لەسەرکەن مسلمانەکان مەرحەمیان داهێناوە بۆ ئەوی کە بیان لە پێستەکە یان بیان لە چاوەکە یان بیان لە هەر شوێنێک کە پێویستی بە نەشتەگەری بووبێ لەمەش بە قووەتر و لەمەش چاکتر هاتوون ڕووەکیان هێناوە کە ڕووەکی بەنج بووە ئێستاش ئەمڕۆ خۆمان پێڵێن بەنج ڕۆکەکەیان چی لێ کردووە ڕووەکەکەیان سووتانووە بە نەخۆشەکەیان تو هەڵی مژە نەخۆشەکە کە هەڵی مژیوە بەنج بووە یەکەم داهێنانی بەنج هەتا ساڵی 1844 کە پیادە ئەکرا لە عالەمە ئەم طریقەیە بوو ئینسان لە ڕێی چیەوە لە ڕێی هەناسەوە بەنجەکرا هەتا ئێستەشی لەگەڵا بێ زۆر لە ئەدەواتی بەنج لە ڕێی ئۆکسجینەوە یان لە ڕێی هەناسەوە ئەدرێ جەنابتان نەزانن لەبەرەوە مسلمانەکان یەکەم کەس بوون کە چیان داهێنا شێوازی بەنجکردن لە ڕێی هەناسەوە کە ئەمە پێشتر و جوودی نەبوو چکە تەسەووریان ناکرد ئیسانن لە ڕێی هەناسەیەوە بەنج بێ وەلاشی پێی کاریگەر بێ ویان نەزانی ئەگەر شوێنێ بەنجکەی ئیلا ئەبێت یان بە عەرەق ئەمە لە ناوبەریت یاخود بە دەرزی شوێنی حاڵەتەکە بەنجکەیت و هەست بە ئازار نەکات مسلمانان داهێنانی تینی شاکر هەر لەم بوارەیە هاتن مادەی بەنجیان هێنا ئاویان تێ ئەکرد جوان حازریان ئەکرد اینجا ئسفنجیانە خستە سەر یان لۆکەیانە خستە سەر اینجا یان خستە سەر لوتی نەخۆشەکە ئەویان و هەڵی مژە بۆ ئەوەی کە دووکەڵ هاتوچۆکەوە بۆم لە لایە ڕوات بۆی کە تەئسیرەکەی ڕێک لەسەر دەمولوتی نەخۆشەکە خۆی بێ لەبەرەوە ئەوەی نەخۆشەکەیانەگرت ئەوەی سەکەنە خۆمان پێڵین ماسک ئاوە بۆ ئەوەی کە بتوانێت هەموو ئەوەی کە هەیە هەڵی مژێ لەمەش ورتر ئەچوون تەخدیرەکەیانە کردە لۆکەیەکە و ئەیان کوردە کونی لیتوی نەخۆشەکەەوە بۆی کە نەخۆشەکە هەر هەوای هەڵمژی ئەنە سیزاکە بچێتە ژوورەوە لەمەش ورتر زۆرجار دەرمانەکە حازر نابوو چون چیانە کرد ئەچوون دەرمانی حەشیش دەرمانی تەخدیر چیان لێ کرد ئەیان هێنا و حازریانە کرد و ئەیان خستە ناو لۆکە و ئیسفنجەوە دوای ئەیان خستە بەر خۆر تا ئاوەکەی لێڕۆی اینجا ئەتوانی هەڵیگرن ئەمە لە ڕەفەیە چونکە ئەگەر ئەمە بە تەڕیب مایەتەوە خراپە بوو تێکەچوو بۆ گەنێ کرد لەبەرەوە هەواکەیان لێ دەرەکرد بە خۆر دیار منتەقەکان گەرم بوون خۆر دایمە بەژوور سەریانەوە بووە وشکیانە کردەوە کە وشکیانە کردەوە اینجا دایانە ناو حازریانە کرد کە ئەیانیش بۆ نەخۆشی بەکاربێنن اینجا ئاوێکی پاکیانە هێنا ئەیان خستە ناو ئاوەکە و تەڕیانە کرد و اینجا بەکاریانە ناو دیسانە مادەکە گەشایەوە یعنی وەکو ئەو تۆزەی کە خۆمان ئەمڕۆ لە ڤیاڵا بەکاری هێنین و ئاوی تێیەکەین و دووبارەی دێنەوە بە نەخۆشەکە یعنی لەو کاتەیە عەقڵە بۆ شتی ئاوا بچێت بەڕاستی گەورەیە بەڕاستی ئەوەیە کە ئەمڕۆ ئێمە بتوانین شانازی پێوە بکەین مسلمانان لە کاتی خۆیانە ئەم جۆرە بەنجەیان زانیوە نیان تۆ کاکە خوا کەریم و کاکە تۆ نەخۆشیت و سەبر گرە و ئازار تەبێ ئینشاڵڵا مەئجووری لەسەری و هاواریش نەکەی نابێت دەنگی تۆ مسلمانی عەیبە و نە شتی وا نەبووە حتا توانی بێتیان ئازاریان لەسەر بەرامبەر و لەسەر نەخۆشەکە یعنی بەکارهێنانی مادەی حەشیش مسلمانەکان بەکارهێنناوە تەسەوڕەکەیت بچی حەشیش بەکاربێنی جای بەنج کە ئێستاکەنە شەڕڵین بەنج یعنی نەباتی بەنج جایەکی تایبەتە کە مسلمانەکان دایان هێناوە کە ئێستاکەنەش هەنایی بەنجی پێوەری کێنراوە بەڵام لە حرامە ئەمانەیان بەکار نەهێناوە